بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان پارێزەر کاک بێستون حەمەد ساڵح لە ستۆدیۆی سلێمانی و لە ستۆدیۆی هەولێری پایتەختیش کاک ئیبراهیم عەباس ڕۆژنامەنووس قسە دەکەین لەسەر دواهەمین ئەو گۆڕانکاریانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا هاتوونەتە ئاراوە و قسە لەسەر کاریگەریەکانی ئەم ڕووداوانە دەکەین لەسەر ئایندەی سیاسی هەرێمی کوردستان. بەخراتنی میوانە بەڕێزەکانم دەکەم، بەخراتنی میوانە بەڕێزەکەی شاری هەولێری پایتەختیش دەکەم. دەمەوێت لە کاک ئیبراهیمەوە دەست پێ بکەم. کاک ئیبراهیم، ئێمە لەم ڕۆژانەدا شاهد حاڵی ڕوودانی پەرەسەندنێکین لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا. تعلیقت قسە چیە لەسەر ئەم پەرەسەندنە؟ ئەو کاتەی خۆتان و بینەرانتان باش ڕێز و سڵاو بۆ جەنابت و بۆ میوانەکەتان. لە ڕاستیدا ئەوەی کە ڕوویدا تەواوکاری ئەو کارە بوو کە لە دوای ڕفراندۆمەکەی ئەیلولی پارەوە کاتێک ڕفراندۆم ئەنجام درا ئەو فشارە نێودەوڵەتیانەی کە لە سەردەستی ئەمریکەکان و حکوومەتی عراقی هاتە ڕۆژەفەوە دەرهەق بە هەرێمی کوردستان و با بڵێن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. ئەوەی دوێنێ تەواوکاری ئەم کارە بوو، چونکە ڕۆژێک پێشتریش علی علاق لێرە بوو کە واژۆی ئەوان کرد کە ئەم باجەی کە لە هەرێم وەردەژیرێ لەگەڵ ڕسوماتی گومرگ و ئەوانە هەمووی تەسلیم بە حکوومەتی ناوەندی بکرێتەوە و دواتریش دوێنێش ئاسمانی هەرێمی کوردستان بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانیەوە ڕادستی حکوومەتی ناوەندی کراوە نۆت ئەمی کردنەوەی فڕۆکەخانەکان لەلایەن بەغداوە هات. ئەمە هیچ پەرەسەندن نییە، بەقەت ئەوەی تەسلیمکردنە هاوشێوەی هەمان ئەو شتەیە کە لە 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو با بڵێن سەرکردایەتی کورتیان کاک ئیبراهیم دەتەوێت بڵێ ئەگەر 16 ئۆکتۆبەر تەسلیمبوونێکی عەسکەری بوو بێ، ئەوەی لەم چەند ڕۆژانەشدا ڕوویدا لە نێوان هەولێر و بەغدا تەسلیمبوونێکی سیاسی کوردە لە بەرامبەری بەغدا. تەسلیمبوونێکی سیاسی هەولێرە بیزڵە تەسلیمبوونی سیاسی و لەگەڵدا تەسلیمکردنی کۆی ئیقتصاد کە تەنها نەوت دەمێنێ ڕەنگە نەوتیش ئەگەر هەیە لەم چەند ڕۆژانە ئەویش تەسلیم بکرێ، چونکە مادەم ئاسمان تەسلیم کرا شتەکانی تریش تەسلیم دەکرێت. و بۆ ئاگاداری بینەرانی ئێوە ئەمە پەیوەستە بەو ڕێکەوتنانەی کە لە دافۆس لە نێوان عەبادی و تیمەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کرا، کاتێک کە لە دافۆس بڕیاریاندا کە عەبادی یان بڵێن عەبادیەکان بە ئۆکەی ئەمریکیەکان قەراریاندا کە دەست بە سەرپارەکانی حکوومەتی عراقیدا حکوومەتی هەرێمی کوردی دابگرن، دەست بەرپرسان دابگرن، لە ترسی ئەوە هاتن ئەوان جێبەجێ کردو بە زووی ئامادە بوون کە هەموو شتێکی مەتاڕەکانی هەرێمی کوردستان تەسلیم بکرێنەوە. بیری ئێوە و بینەرانتان دێنمەوە کە دوای با بڵێن کاتێک کە فڕۆکەخانەکان لە 29 4 ڕۆژ دواتر لە 29 سێپتەمبەر داخران، تەنها 4 ڕۆژ دوای ڕفراندۆمەکە حکوومەتی عراقی هەفتەی دواتر تیمێکی 12 کەسی نرد بۆ وەرگرتنی ئیسلاماتی تەنها کەمێک ئیسلاماتی با بڵێن مەسەلەی بەرپرسیارەتی فڕۆکەخانەکان، بەڵام ئەو کاتە حکوومەتەکە نەیهێش، حکوومەتی هەولێر نەیهێش و ڕازی نەبوو. بەڵام ئێستا کە ڕازی بووە تەنانەت گەرازەکەشیان تەسلیم بە حکوومەتی عراقی کردوتەوە، سیکۆریتیان تەسلیم بە حکوومەتی عراقی کردوتەوە. کارمەندەکان تەنها بەڕێوەبەرەکان ماون، ئەوانیش من دڵنیام چەند ڕۆژی داهاتوو ئەوانیش دەگۆڕێن یان هەفتەی داهاتوو ئەوانیش دەگۆڕێن. هەموو شتەکان تەسلیم بە حکوومەتی عراقی کراوتەوە و لەگەڵ ئەوەدا ئێستا فڕۆکەخانەکان کە پێشتر کە دەچووی بۆ ئەوێ دنیایەک ئاڵای کوردستانت دەبینی، ئێستا یەک ئاڵای کوردستان لەوێ نەماوە، هەر هەموو ئاڵای کوردستانەکانیش گۆڕان بوون بە ئاڵای عراقی و ئێستا فڕۆکەخانەکانی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی بەشێکن لە فڕۆکەخانەی حکوومەتی ناوەندی و هێزی ئێستا لێرە بەدواوە هێڵی ئاسمانی عراق با بڵێن هەرێمی کوردستان بە تەواوەتی لەگەڵ هێڵی ئاسمانی عراقی یەکە و چیتر ئەوەی کە پێشتر با بڵێن بەرپرسانی عراقی گومانیان لێ دەکرد کە پارە لێرەوە دەڕوات، تەهریبات لێرە دەڕواهی زێڕی دزرا و پارەی دزرا و چەکی دزرا و مخدرات، ئەمانە هەمووی دەکەوتە ژێر دەسەڵاتی حکوومەتی عراقی و لێرە بەداوا بەغدا ئەم ترسەی نامێنێ کە پێشتر هەیبووە.
زۆر چاکە بەڵام کاک ئیبراهیم دەگوتری ئەوەی ڕوویداوە لە ڕاستیدا تەسلیم بوون و خۆ بەدەستەوەدانی سیاسیانەی هەولێر یا هەرێمی کوردستان نییە ئەوەی ڕوویداوە دوجار لە چوارچێوەی ڕێککەوتن و لێک تێگەیشتن بووە بە تایبەتی ماوەی چەند مانگێک ینی گفتوگۆی ژێربەژێر گفتوگۆی ئاشکرا خۆت ینی ئاماژەت بە لانی کەمی گفتوگۆکانی داڤۆس کرد ینی ئیتر بۆچی ئەمە بە خۆ بەدەستەوەدانی سیاسی هەرێم ناوبەرین ئەم گفتوگانەی کە کراون تەنها بۆ ئەوە دەکرا کە فڕۆکەخانەکان لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمدا بمێننەوە بەشێکی باڵێن حکوومەتی ناوەندی تەسەڕفاتی پێوە بکە ئێستا بە کامل دەسەڵاتەوە بە کامل سەلاحیاتەوە دراون بە حکوومەتی ناوەندی یعنی ئێستا لێرە بەدواوە هەموو شتێکی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی لە ژێر سەیتەڕەی حکوومەتی ناوەندی یان حکوومەتی عێراقدایە پێشتر لەسەرەوە گفتوگۆ دەکرا کە ئەوان تەنها بە تیمێک ڕازی نەدەبوون یعنی 29 مانگی نۆی پار کاتێک کە فڕۆکەخانەکان داخران بەغدا ئەمادە بوو تەنها بە 12 کەس تەنها نوێنەرانی حکوومەتی ناوەندی لە فڕۆکەخانەکانی ئێمە هەبن لە هەولێر و سلێمانی بە تەنها 12 کەس بێن بەشێک با بڵێن دەسەڵاتەکان بۆ فڕۆکەوانی عراقی بژێرنەوە بەوە ڕازی نەبوون ئەوان بەردەوام دانویست ئەم سەروەریەی کە پێشتر لە ژێر دەسەڵاتی هەرێمداوە بە کەیفی خۆیان ئەم سەرکوشتانەی کە بۆ پێشمەرگە دەهات بە کەیفی خۆیان بە پشتانی پارتی دانشاردەوە لە ئێرە بە کەیفی خۆیان لێرە دەیان شتیان ئاودی کردووە ئەهم پارە زۆرەی کە براوە بۆ دەرەوە هەمووی لە فڕۆکەخانەکانەوە کراوە بە تایبەت زۆرتر لە هەولێرەوە کراوە بۆیە ئێستا ئەوان بۆیە ئەمە تەسلیمبوونی سیاسی و لەگەڵیشدا تەسلیمبوونی ئاسمانیە چونکە هیچ دەسەڵاتێکی حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر فڕۆکەخانەکاندا نەماوە و نامێنێ و لەگەڵیدا ڕۆژی سێزدەی مانگەی ڕێباز حەملان کە وەزیری دارایی حکوومەتی پارتیە لەگەڵ علی علاق ڕێککەوتنیان کرد کە پارێزگاری بانکی ناوەندی عراقیە لەسەر ئەوەی ڕسومات و گومرگ و هەموو ئەوانە تەسلیم بکرێتەوە ئەگەرێکی زۆر هەیە بە زوویش مەسەلەی نەوت و ئەوانەش هەموو یەکلایی بێتەوە بکەوێتە سەر بەغدا و شتێک نامێنێتەوە ئەو کاتە دوای ئەوە کە زۆر باشە حکوومەتی زۆر باشە چکە هەموو سیادە و هەموو شتێک دەکەوێتە سەر دەگەڕێمە وڵات عێراق زۆر باشە زۆر باشە کاگە بێسون بەجددی ئەوەی ئیتیفاقی لەسەر کراوە یا ئەوەی لەلایەن کوردەوە سازشی لەسەر کراوە ئەو مەفهومە باوەیەکی ئێستا لە ناو خەڵکدا باوە بای ئەوەیە کە وەها تەفسیر بکرێت لە ڕووی سیاسیەوە کە ئیتر ئەمە تەسلیمبوونی هەرێمی کوردستانە لە ڕاستیە ئەمە بێ گشتگیشتەکە قسە بکەین بە ئینتیقای قسە نەکەین جانبی ایجابی جانبی سلبی ئەم وەزعە باس بکەین ئێمە بێ لەسێر ڕۆ بڕۆینە ئەم وەزعە سیاسەتی تەجویعکردن 3 ساڵ لە هەرێمی کوردستان بەهۆی دابەزینی نەوتەوە و بەهۆی ئەوەی کەوە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان لە دەرەنجامی دەسەڵاتی 24 ساڵ تا 25 ساڵی ڕابرد کەوتۆتە بەردەم ئەوەی کە خراپ بەکارهێنانی دەسەڵات بووە دام و دەستگامان نەبووە بەڵام پیاوی دەوڵەتدارمان نەبووە ئەو سێ جانبی کە من ئەمەوێ باسی کەم تەسلیمبوون نییە لە ڕووی قانونی جانبی قانونی جانبی دەستوری هیچ جۆرە تەسلیمبوون نییە بگرە دەستوری عێراقی هەر لە سەروەزیرانەوە بۆ وەزیرەکانی بۆ خواردتر بۆ وەفدەکان بۆ وەفدە هونەریەکان بۆ وەفدە مهینەکان حتا بۆ وەفدی مفاوەزی سیاسی حتا بۆ ئەو وەفدانی کە بە ئەحزاب شخصیاتی کوردی ئەچنە بەغا دائنیشن لەگەڵ عەبادی و غەیرە عەبادی هەمویان داوای ئەوەکەن پابەند ئەبین بە دەستوری عێراقی و ئەو قانونانی کە ئێستا بربڵاون لە دەسەڵاتی سڵتاتی اتحادی و خطابە سیاسی کوردیە خطابێکە لە دوای ڕیفراندۆم و بزاد لە دوای 16 ئۆکتۆبر هاتوتە پێش جینە سەرجان من بیستم ئەوە بڵێم لە ڕووی جانبی قانونی و دەستوریەوە هیچ مخالفەیەکی تیانە بگرێت دەستور وەکو خۆی لە نەزەری عەبادیەوە جێبەجێ کراوە بەڵام تا چەند بۆ ئێمەی کورد توانیمانە دۆزی کورد وەکو دۆزێکی ئینسانی بکەینە قانونی دەستوری ئەمە ئەبێ ئەو کەسانەی کە سێ خولی پەرلەمانتاری کە حیزبەکانیان دەسەڵات بوون لە بەغدادا کە نوێنەرەکانیان لەوێ بوون کە پێگەی گەورەیان هەبووە کە وەزیری سیادیان هەبووە کە مەکانی گەورەیان هەبووە ئەمانە ئەبێ پێمان بڵێن بۆ بەم وەزعە گەیشتین بابێنە سەر جانبە سیاسیەکەی تۆ لەبەردەم دوو ئەگەرایت لەبەردەم دوو ئەگەرای هەرێمێک دەیە تا بینەقاقای قەیران متەئەزم بووە کەڵەکە بووە
هیچ دەرچەیەکت نییە سنوورەکانت لەسەر گیراوە بە تایبەتی لە دوای دوو قۆناغەوە لە 25 ئەیلولەوە کە ڕیفراندۆم ئەنجام درراوە جزئێکە لە عملیەکە و پاشتر لە دەستدانی ئەوەی کە ئەقلیم و ئەقلیمی و وڵاتانی ئەقلیم و زلێزەکانی دنیا ئەوەی ئاهانوێ کە شەڕی بە وەکالەت لە هەرێمی کوردستانە بکرێ شەڕ بە وەکالەتەکەش مەسەلەکە نەوت و غازە مەسەلەکە چاوی گەشی هیچ سەرکردەیەکی کورد نییە هیچ حیزبێکی کوردی نییە دۆزی کورد نییە نە لە هەرێم نە لە بەغایە ئەوەندەی ئەوان ئەیانوێ ئیماسکای لە کە مستەشارێکی بەریتانیە و لەگەڵ جێشی ئەمریکای 11 ساڵ لە خودی خۆی یەکێک بووە لەو حاکمانی کە لەگەڵ یەکێ لە جەنەڕاڵ ئەمریکیەکانە لە کەرکووکا بووە ئەڵێ من پێم سەیرە کوردەکان واز لە کەرکووگێنن لە کاتێکا لە ساڵ چلی احتیاطی نەوتی عالەمی لە کەرکووکایە پێم سەیرە مەسعود بەرزانی کاتێک کە هێد لەگەڵ جەنەڕاڵە ئەمریکیەکانەدا ئەبەزێ لەسەر خوانێکی ئێوارە کە داوەتیانەکە بە ئەمریکیەکان ئەڵێ ئێوە فریشتن لە ئاسمانەوە بۆ ئێمە دابەزیون باشە کاتێک کە تۆ بەمانە ئەڵی فریشتەی ئەی نابێت استراتیژێتێکی وا دەبێ ئەم ڕۆژانت لەبیر بێ لە جانبە سیاسیەکەیە بەڕاستی تۆ لە بەردەم دوو ئەگەرای یا ئەوە تا نمونەی ئەفرین و کۆبانی لە بەردەمتایە ئەم وەزعە ئەمە لە 16 ئۆکتۆبر تاقیکرایەوە فەشەلمان هێنالی فەشەلاتوە ئەو ڕێکەوتنەی کە ڕێکەوتنی دوکان هەموو ئەم دەراویشتانە ئەمە لە بینی خۆیانە بینە سەر ئەو حزابە کوردیانی کە ئێستا بە جۆرە لە جۆرەکان جۆرێک لە مزایدەی سیاسی جۆرێک لە بانگەشەشی تایە لەبەرەوەی کە ئێمەسا بەرەو ئەو وەزعاچین کە بەرەو هەڵبژاردنەکان زیگەبینەوانێ ئێستا عێراق لە پاش 15 ساڵ ئەو مەشهەدە سیاسی کە لە عێراقا ڕوویاوە ئەوەی کە ئەمریکیەکان ویستویانە دوای 35 ساڵە ڕوخانی نظامی سەدام حسێن ئەو بنەما دیموکراسیانە بووە کە ویستویانە ئەم وەجهانە و ئەم ئەحزابە لەو پەڕی میانڕەوی لیبراڵەوە بۆ ئازاد بۆ دیموکرات بۆ سۆسیال دیموکرات بۆ ئیسلامی سیاسی لە ناو قەوسا بابڕین هەموو ئەمان لەسەر ئاستی شیعە سوننە کورد تاقی کراوەتەوە ئەو مدەیی کە دانراوە بۆڵبرێمەر لە کتێبەکەیە ئەڵێ ئەو ساڵی کە لە عێراقا بووم لە مزەکەراتەکانیە ئەڵێ ئێمە مۆلەیەکمان ناوە بەم حیزبانە بمانەوێ و نەمانەوێ ئەبێ ئیمانت بە گۆڕانکاری هەبێ ئەبێ ئیمانت بە دەسا و دەستکردنی دەسەڵات دەبێ ئێمە سەیری عەرەبەکان کە سەیری شیعەکە حیزبی داعوا بووە بە 6 پارچەوە سوننەکان ئەوانەی کە وەجهی ناشرینیانە بوو و مووسڵیان هێناوەتە کایەوانێ ئێستا وەجهێکی تراتوتە پێشەوە لێرەش ئێمە ئەبێ ئەوانەی کە جاران معارەزە بوون ئەوانەشی کە دەسەڵات بوون نابێ خۆیان لە لوعبەکە بکەنە دەرەوە ئەگەر ئێوە لە لوعبەکە لە دەرەوەن ئەبێ چۆن لە حکومەت انسحابتان کرد لە دووە مانگەکانی 4 ساڵی چوونە دەسەڵاتەوە ئەبێ هەر بەیانی زوو پەرلەمانتارەکان کۆمەڵ گۆڕان یەکگرتوو بێنە دەرەوە ئینسحابکەن لە عملیەکە چیمان دەست دەکەوێت هیچمان دەست ناکەوێت کەواتە تۆ بێستە لە بەردەم مەشهەدێکای ئێستا سەر لە نوێ دابەشبوونەوەی دەسەڵات لە عێراق و لە هەرێمی کوردستانە دا ئەڕژێتەوە 12/5 ئەو ڕۆژەیە کە عەبادی ئەوێت بۆ ویلایەتی دووەم وەریگرێتەوانێ باشە کورد ئێستا بەم ئیتیفاقی بە ئێمە شتەکە لەوە چڕ نەکەینەوانێ تۆ بۆ قانونانی کە نافزن لە عێراقا چ لە ڕووی بەحرەوە چ لە ڕووی جەوەوە چ لە ڕووی ئەرزەوە چ لە ڕووی نقلی بەڕیەوە چ لە ڕووی خاڵە سنوورەکانەوە هەموو ئەمانە بە قانون کراوە شەرعە کراوە ئێمە ئەبێ بزانین دەوڵەت ئەو ڕوویداوە تۆ بە تەبیعی دەیبینی زۆر ئاساییە بەڵام بەدیلت چییە بەدیلەکە ئێمە ئەبێ چی بکەین ئەگەر ئەو تەعنوتەی ئێستا ئەم 5 حیزبە کوردی و زایدن ئەوانشی کە ئێستا وردە خۆیان ئەپاڵێون خۆیان وردە بە دەرەخەن ئەگەر لەم تەعنوتە سیاسیە نێنە خوارەوە ئیمانیان بەوە نەبێ بەس حەز ناکە ئەگەر ئەم تەعنوتە سیاسیەکەن ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم هەرێمە بچوو دەبێتەوە کەکە ئەم هەرێمە مەفهومێکی غەڵەتەیە هەرێم سیادەی نییە هەرێم جزئێکە لە عێراق ئێرەوە هاتووە ئەگەر وەکو عەرفیش بوو بێ وەکو ئەمری واقع بوو بێ حەز ناکەی یعنی حەز ناکەی ئاوەها لە پڕ و وەکو شتێکی مفاجئ یعنی دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ ئەم دۆخە یعنی زۆر قورس چارت نییە بەدیلت چییە تۆ دوو وەکووتم ئەفرێنت لە بەردەمایە کۆبانێت لە بەردەمایە ڕۆژەڵاتت لە بەردەمایە قەندیلت لە بەردەمایە کامیان هەڵەبژێری تۆ معەڕەزی دەورە دراوی ئەبێ لێرە بۆ خۆت مامەڵە دەست و پەنجە نەرمکەی لەگەڵ وەزعەکانە ئێستا ئیشی نوخبەیە یعنی ئەگەر وەکو دۆڕاوێکی بێ دەرەوە مەسەلە دۆڕاو بردنەوە نییە نەکەس براوەیە نەکەس دۆڕاوە چونکە بۆ ئەگەر براوە بێ
حزب الشیعەکان ئەو تەغییریان تیا نابێ وەجهەکان ناگۆڕێن ئەگەر براوە بن سونەکان زۆرینەی خاچیان لەدەست ناچێت بەدەست داعشە و شەڕی تیرۆرەنتیا بێ بە هەمان شێوەش کورد لە عملیەکەیە ئێمە بۆ ئەبێ وا بڕوانین لەو وەزعە سەیری ئەمریکا کە 300 جۆر قەومیەتی تایە خەڵک فەخرەکە کە جنسی ئەمریکی بێدایک و باوکە یە لە عێراقە یە لە ئەفغانستانە ئەچێ شەڕەکە ئەچێ لە ڤێتنام شەڕی کردووە بۆ جنسی ئەمریکی وەرگێ مادام تۆ ئیمانت بە دەستوری عێراقیە و ئیسیفتات بۆ کردووە و باوەڕت بە یەک پارچەی خاچ عێراقی و تۆ جوزئێکی لە عێراق ئەبێ ئیمانیشت بەوە دەبێ بالضبط ئەو مەفهومەی کە ئێستا چونکە ئێمە کە باسمانە کرد دوو لە ڕوو جەنابەت و بینەرانی خۆشەویست ئەیانوت ئەمە حەماقەتی کەرەکەرەی کوردانەیە باشە ئەگەر کەرەکەری کوردانەیە بەدیلەکەت چییە؟ کەواتە تۆ جزێکی لە عێراق ئەبێ بە دەستورەکەی ئەبێ بە قانون نافیزەکانی ئەبێ بە ڕێکەوتنەکانی ئەبێ مەواسقی حکومەتی هەرێم ئەمە دەکا ناتوانێ بیکات ئەگۆڕێن بتێ و نەتەوێ ئەم دوانزەی پێنجە لێرەوە من ئێڵم ئەمە بۆ مێژوو ئێڵم یەکێتی گۆڕانکاری بەسەرایەت پارتی گۆڕانکاری بەسەرایە گۆڕانکاری بەسەرایە کۆمەڵ گۆڕانکاری بەسەرایە یەکگرتو کۆمەڵ گۆڕانکاری بەسەرایەت چۆن گۆڕانکاریەکانە بێ تەواو ئەم وەجهانە با زۆر سەریح بین ئەم وەجهانە ئەبێ ئیمان بەوە بێنن مدەی دەسەڵاتیان 15 ساڵی بەسەر بردووە مەرج نییە من بم مەرج نییە کاک شۆڕش بێ ئێستا نوخبەیەکی پێگەیشتوو هەیە ئەکادیمیە دنیا دیدەیە دنیای ئەولەمەیە گەیشتونێتە ئەو وەسعە ئێستا دەستا و دەستکردنی دەسەڵات نە لە هەرێما هەبووە نە لە عێراقا هەبووە سێری ئەو حکومەتە دوابەیەکانی کە هاتووە لە عەلاویەوە لە جەعفەریەوە هەمووی شیعە بووە هەر یەکەیان لە بەرامبەر ئەوی تریان بۆ ئەوەی سونە دیسان سنتەر نەگرێتەوە دەست هاتوون کۆمەڵ شتیان کردووە لە زۆر باشە بابگەڕێمەوە لای هەولێر کاگ ئیبراهیم کەواتە ئەوەی ڕوویداوە لەم چەند ڕۆژە وەکو نەتیجە وەکو ئیتیفاق وەکو چوزانم ئیسلامی کوردە لە بەرامبەری بەغدا هەر شتێکی ناو لێ دەنین با ناوی لێ بنین لە ڕاستیدا شتێکی زۆر ئاسایی بووە ئەگەر ئەمە بە نەزەری ئیعتیبار وەربگرین کۆی ئەوەی کە ڕوویداوە لە چوارچێوەی دەستور و لە چوارچێوەی قانوندا بووە کەواتە بۆچی ینی شتەکە لە حەزبی خۆی زیاتر گەورە بکەین بۆچی بە تەبیعی وەری نەگرین ئەم مەسەلەی دەستور و ئەوانە پەیوەست نییە با بڵێن ئەم مدەیە کە ئێمە پێمان وابێ متەمەسیکین بە پاراستنی دەستور و لە چوارچێوەی دەستور هەموو شێشەکانی خۆمان چارەسەر دەکەین ئێمە دەستور لە ساڵی 2005ەوە نووسراوەتەوە دەستور بە گوێرەی ئەم دەستورە کە بۆ ئێمە گرنگترین مادەی ڕەنگە مادەی 140 بوو چکا پێوەست و بەخاکەوە هەچەند شتەکانی تر مەسەلەی سیادە مەسەلەی مشارەکەمان لە حکومەتی فیدرال هەموو ئەوانە گرنگ بوون بەڵام لە هەمووی گرنگتر مادەی 140 بوو بۆ یەکێک لە جارەکان قیاداتی سیاسی کوردی ئێمە کە لە بەغدا بوون بە هیچ جۆرێک کاریان نەکردووە کە ئەم دەستورە کە خۆیان نووسیانەوە خۆیان مشارەکان تێدا کرد با بڵێن جوهدێکی گەورەی هێزە کوردیەکانی تێدا بەتایبەت ئەو کاتەکە یەکێتی و پارتی بوون زۆرتر تێدا سەرف کرا و لەگەڵیشیدا دەنگی خەڵکی کوردستانی پێدراوە لە 1970 عراقیەکان دەنگیان پێداوە لە کوردستان و ڕژەیە بەرزترش بوو بۆ هیچ کاتێک سەرکردەکانی ئێمە ئەوەندە بەلانەوە گرنگ نەبووە کە مەسەلەی دەستور و پابەتبوون بە دەستور و جێبەجێکردن و ئەوانەی جێبەجێ بکەن بەڵام ئەم ماوەیە کاتێک کە کورد وەکو دۆڕاوێکی سیاسی لە نەخشەی عراقی کراوەتە دەرەوە هەر بەڕاستی کراوەتە دەرەوە وەکو دۆڕاوێکیش وەکو کە لە جەنگ دۆڕاندوێتی لەبەرەوەی هێزەکانی ڕای کردووە لە بەرەکانی ئەو شوێنانی کە ناوچەی کێشە لەسەر بوون دواتریش وەکو دەرۆزەکەرێکی ئەوە دەرکەوتووە یعنی ئابووری دەرکەوتووە کە چاوی تەنها لە بەغدایە بۆ مەسەلەی موچە و هێندێک شتی زۆر بچوو کە کورد هەموو ئەوانەی هەبوون پێشتر بە درێژایی هەر هیچ نەبێت لە 2003 بە دواوە دوای ئەوەی کە ئەمریکەکان دێن حکوومەتی سەدام دەڕوخێنن هەموو کورد ئەوانەی هەموو هەبوونە بۆیە مەسەلەی دەستور و ئەوانە بەو دیوەدا کە دەستور جێبەجێ دەکرێت ڕاستە ئەوەی بەڕێز کاک بێسوون دێڵێ زۆر تەواوە مەسەلەی ئیشکالێک لەوە نییە بەڵام ئەوانەی پێشتر ئەو سەرکردانی ئێمە کە ئێستا دانوێ ئەوە وەکو سەرکەوتنی دیبلۆماسی بۆ خۆیان دابنێن و پیان وایە گەشتە نێودەوڵەتیەکان کە هەتام دەقێر دەستی پێ نەکردوێتەوە لە کاتێکدا لە دوێنێەوە گەشتەکان هەیە هیچ گەشتێک نەهاتووە کەسێک نەهاتووە بۆ هەرێمی کوردستان یان نەڕۆشتووە بەڵام ئەمە بە هیچ جۆرێک
وەکو دەستکەوت نییە بەقەدەر ئەوەی کە ئەمە تەسلیم بوونە لە بەرامبەر کارێکدا کە لە سەروی ئیرادەی خوانەوە بەسەر ئەوانەدا ئەمڕۆ خیتابێکی ئیعلامی حیزبی دیاریکراو هەیە ئەمە بە تەسلیمبوونی کورد ناونابە ئەمە بەسەرکەوتنی حکمت و جمزۆڵی دیبلۆماسیانەی نێچیروان بارزانانی ناو دەبیانی تۆ دەتوانین نکۆڵی ئەمە بکەی بەڵێ زۆر بەبێ گومان چکە خۆی ئەمە حکومەتێکمان نەبێ گۆڕاوە هەر هەمان حکومەتمان هەیە کە ئێستا هەمانە ئەو شکستە چێ بەسەر کوردی هێنا ئەم شکستە چێ بەسەر فڕۆکەخانەکانی هێنا پێگومانە هەر ئەوانە بەسەر فڕۆکەخانەکانی هێناوە یعنی هەرەگەر هەروەکو شخصیش ببینی هەموو زانبەکانی تری لێلا بە مەسلەی پشتەکانی تری لێ دوورخەوە هەر ئەو هاش بیبینە ئەمە بەڕاستی شکستە ڕاستە مەسەلەیکردنەوەی فڕۆکەخانە زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان گرنگە بۆ خەڵکەکەی گرنگە بۆ بازرگانان گرنگە بۆ کەسانی کە گەشت دەکەن ئێمە کوردێکی یەکجار زۆرمان لە دەرەوەی وڵاتەیە خەڵکێکی یەکجار زۆری ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان گەشت دەکات خەڵکێکی زۆر دەسێت دەخوێنی ئەمانە گرنگن ئەمە مەسەلەی فڕۆکەخانی زۆر گرنگە بە تایبەت کە ئێمە کێشەی گەورە بۆ خەڵکی هەرێمی ئێمە دروست دەکرێت لە تورکیا لە بەغدا کێشە دروست دەکرێت بە هاوڵاتیەکانمان ئەم جانبەی زۆر تەواوە ئەمە هیچ ئیشکالێک لەوە نییە بەڵام دیوەکەی تری کە تۆ ئاسمانی خۆت ڕادستی حکوومەتێک دەکەی کە پێشتر دەتگوت لە دەوڵەت کەمتر ڕازی نین بە هیچ جۆرێک باوەڕت بە دەستور نەبوو تۆ دەهاتی نەک دەستور هەویە و جنسێ و کۆی ئەو ناسنامەی عراقیانەی کە خەڵکی ئێمە هەیبوو ئەوانیان بە خەڵک دەسووتان یعنی ئێستا تۆ لەوە بێەوە سەر ئەوەی کە لە زیاتی دەوڵەت و لە زیاتی سربەخۆی و لە زیاتی پارەی سربەخۆ و پاسپۆرتی سربەخۆ هەموو شتێکی سربەخۆ بێ حکومەتی عراقی بەدەستی خۆت بێ ئاسمانی هەرێمی کوردستان هەروەک چۆن خاکت تەسلیم کرد بێ ئاسمانیش تەسلیم کەی بنجار بڵێ ئەوە دەستکەوتێکی بەڵام کاک ئیبراهیم دەگوترێت ئەمە ئەگەر سازش و ئەمە ئەگەر دۆڕانیش بێ بۆ کورد و بۆ ئەوانەی ئێستا قیادەی کوردی دەکەن لە ڕاستیدا لە لایەشی تریش بۆ یەکەمی جارە دەشێ بە دەرکردنی ئەوانی ناوبەرین لە ئەو واقعی کە لە ئێستادا دەگوزەرێ ئەمە بۆ خۆی ینی پەرسەندێکی ئیجابی نییە لە جۆری تێگەیشت و مامەڵەی سیاسی ئەوانەی ئێستا قیادەی دۆخی سیاسی کوردی دەکەن هەر بەڕاستی ئەوەی لە دوای 16 ئۆکتۆبەر ڕوودەدا هەتا ئەوەی دوێنێکە لە 14 مانگ ڕوویداوە هەموو ئەوانە ئاماژەی ڕوونن کە ئەمریکیەکان کە دەسەڵاتداری یەکەمی عراقن و حکوومەتەکەی عەبادی و لایەنەکانی تری ناو عراق بە دوای ئەوەدا دەگەڕێن کە ئەم دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان هەیە کە زۆر ئەوەندە شپرزەی بکەن کە هەر هیچ نەبێ ئەم دەموچاوانەی کە چەند ساڵە خوان بەسەر ئیرادەی میلەتی ئێمەدا چەسپاندووە ئەمانە لابکەون یان ئەوەندە ناشیرن ببن لە بەرچاوی خەڵکی هەرێمی کوردستان کە خەڵک جارێکی تر متمانەیان پێ نەکاتەوە ئەمان تەواوە زۆر دروستە و دڵنیام هەنگاوی تریش لەسەر دەستی عەبادی و لەسەر دەستی حکومەتی ناوەند دەبێ بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتی یەکێتی و پارتی بە تایبەتتریش پارتی پتر لە بەرەو لاوازی بڕوا و بگاتە لێواری داڕوخان و ڕماندنێکی تەواوەتی چونکە زۆر باشە کاتێک کە ئەم حکومەتە موچەینیەوە دوو مانگ زیاترە خەڵک ناتوانێت موچە بدات تەنها یەک دێر و مەمنونە بۆ ئەوەی تەنها حکومەتی عراقی بێ کەمێک لە موچەکان بدە ئەمە تەسلیمبوونێکی تری زۆر باشە زۆر باشە زۆر باشە کاک ئیبراهیم دەگەڕێمە وڵات کاک بێستون دەگوتری ئەم هەنگاوانە ئێسای حکوومەت و دەسەڵاتدارانی کوردی کۆمەڵ هەنگاوێکی زۆر ئازایانە و کۆمەڵ هەنگاوێکی زۆر مەسئولانن بە تایبەتی ئەگەر ئەوە ئێستادا لە بەرچاو بگرین کە کۆمەڵگەی کوردی بە سەرجەم یعنی چین و توێژەکانی بە دۆخەشی زۆر سەختدا تێدەپەڕێ ئەم هەنگاوانەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان وا دەکا ینی کۆمەڵگەی کوردی ڕزگار ببێ ینی عەرەب پندێکی جوانیە ئەڵێ المجرب لا يجرب تۆ کە کەسێکمان تاقی کردوێتەوە تۆ بڕوانە لە نەودووە ئەم وەجهانە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە دوو بنەماڵە تێنەپەڕیوە لە سێ شخصیەتیش زیاتر تێنەپەڕیوە یعنی ئەم کەسانە ئەبێ خۆیان بزانن یعنی ئەمە ئەوەنەی شکستە بۆ مێژووی کورد بۆ دەوڵەت بۆ ئەو شتەی کە پێی ئەڵێن دەوڵەت لە ئایندەیە بۆ ئەوەی کە ئێمە ڕیفراندۆمیان کردو بەرەو سەربەخۆی و حەق تەقریری مەسیر و ئەوانە بچین
ئەمە بچووکردنەوەی خۆیانە چونکە بۆچی تۆ هاتووی بە درێژایی 26 ساڵ سەرۆکوەزیران بوویت هیچ بەرنمەیەکی استراتیژیت نەبووە وبالتالي تۆ لە ئاخرا لا حول ولا قوة أضعف الإيمان ئەوەی کە بژاردە بووە تۆ سێریکە وڵات بە وڵات بە دوای عبادیەوە بوون بچوونە داڤۆس چوونە ئەڵمانیا چوونە ئەمریکا لە پێناوی ئەم کۆمەلگا کوردیە ماندوو شەکەت و هیلاکە ئەزانی چۆنە خۆی ئەم کۆمەلگای ڕزگارکە عەفوم کەی کاک شۆڕش تۆ مەسەلەی داڤۆس بە ئێمە وا لە خەڵک نەگەێنین داڤۆس بۆ عبادی و بۆ نەچیروان بەرزانی و بۆ قوبات تاڵەبانی کراوە لەوێ باسەکانی خۆیان نەخێ لەوانەیە لە چۆرەدەیەکی هۆڕەکانیشە ئەو اتفاقیە بکرێ لە چۆرەدەیەکی مەنافزی حدودی کوردستانیشە ئەو دانیشتنە بکرێ بەڵام داڤۆس شتێکە جیاوازە لەوە ڕاستە لەوانەیە قسە کرابێ ڕاستە لەوانەیە ئەسڵەن کورد دۆستی سیاسی نییە دۆستی ئینسانی هەیە هێشتا من حەزەکەم خەڵک لەوە تێبگا یەکەم ئاڵاکە لە کوردستانە هەڵکراوە لە 21 بچەند سێبەرگەکەی ئەحمەد خواجە چیمدی بخێنەوە کە باشکاتبی شێ مەحموو بووە لەو بەردەلکی سەرایە ئاڵای کوردستان هەڵکراوە پاش 100 ساڵ ئێمە ئەگەڕێینەوە ئەمما 11 بێ بە 100 ساڵ تازە کوردستان ئاڵای کوردستان لا ئەبرێت یعنی تو سزان چ کارە ساتێکە بەچی لەولێری پایتەخت یعنی بەچی منێکەوە یعنی من بۆ ئێستا ئەو نە بەسەراحەتەن قساکەم ئێمە ئەبێ پەردە نێهێڵین لە نێوان نخبەی مستەقەفینە قانونی سیاسی حیزبی چوزانم کادری متەقدمی حزبەکان ئەبێ ڕاشکاو بین ئەم میلەتە کۆمەڵگەی خۆی ئامادەیە بۆ ئەم جۆرە گفتوگۆیە هێزەکانی ئامادەن هێست تۆ واز لە ئەزایەکی من ئیمانم بە ئیسلاحی ئەو هێزانە نییە زۆرینن تا ئێرەش کاگێ زۆرینن بە حکومێکی بە حکمی هێست بە حکمی پارە بە حکمی عەقیدە ئەجینا وەرە لەسەر مەبدەئی دیموکراسی لەسەر منظەماتی مجتەمەعی مەدەنی لەسەر نخبە چ نخبەیەکی دیار لەگەڵ ئەم حیزبانایە چ قانونیەکی ڕاست و ڕەوان و بەو سوێندەی کە خواردوێتی لەگەڵ ئەم حیزبانایە لەگەڵیشیان نابوو ئەم جۆرە کەسانە هەن لە دەرەوەی ئەم حیزبانە بەش پرسیار بێ زۆرێک کاکە چەندین هەیە چەندین کەسەیە یعنی تۆ وا تەسەوور مەکە ئەمان لە ئەمریکیەکان زیرەکتر بن ئەمان لە ئێرانیەکان زیرەکتر بن لە تورکەکان زیرەکتر بن تۆ بزانە ئەم شارەی من و تۆ دەیان بچۆرە بەردێکی سرات دەیان نوعزمان ئەخوێنی تەوانێ هەرێکیان بۆ مەسلحەتێک هاتووە یعنی قابل ئەوان نەزانن بغێری ئەمانە خەڵشێکی نخبەوی تر هەیە هەڵیان بژێرن بۆ ئەو مۆزوعانە من ئەمەوێ بەڕاستی ئەوە بگەێنم دووبارەی یەکەمەوە ئێمە خاوەن سیادەنین ئێمە ئەقلیمێکی ئیتیحادین لە ضمنی عێراقێکی ئیتیحادی موحەدە سیادە عێراقەتی ئێمە کۆمەڵێ التزامات و واجباتمان لەسەرە عێراق هاتووە بە قانونی توی خازع کردووە بە قانونی 148 ساڵی 1974 کە باز لە خاڵە سنووریەکانەکە تۆ قانونت نییە لە پەرلەمانی کوردستانە بۆ ئەم مۆزوعە عێراق هاتووە باز لە سوڵتەی تەیرانی مەدەنیەکە کە ئیتیفاقی شیکاگۆ عێراق جزئێکە لەو عملیە بە ژمارە 148 ساڵی 74 معدل کە سوڵتەی ئەجوای عێراق لە ژێر سوڵتەی حکوومەتی ئیتیحادیایە یعنی کورد نەدەوڵەتە نە ئەقلیمێکی ڕاست و ڕەوانە وەکو فیدراڵ تۆ سێری بەرشەلۆنەکە کەتەلۆنیا کە کاکە ئەوەشیان کرد لە ئەوروپایان نەبوو بە مشکلە نەبوو شتێک سێری اتحادی ئەوروپی بکە بەریتانیا پاشەو هەموو وەزعاتەوە جابۆ لێ مەلەکێتی ژڕوخانە و سکوتلەندا جیابووانێ زۆر تەبیعیە بۆ ئێمە ئەمە بە نەکسەیەکی گەورە سیر بکەین ئێمە ئەم وەجهانە لابرن ئەگەر خەڵک ڕاست دەکا دوو جینە لە بەردەما کاکە بۆ نمونە شاری چووک و سلێمانی 18 کورسی دەیە بۆ پەرلەمانی عێراق 157 کەس خۆیانەوە بژاردووە کارەسات کاک شۆڕش ڕێزم هەیە خەڵگەیە مامۆستای من بووە مامۆستام بووە هەموو احترامێکم بۆی هەیە تازە هاتوو خۆی هەڵە بژێرە و کاندیدی حیزبە مامۆستای من بووە لە کولیە قانون دەی حیزب دەرچەیەکە ڕێگەیەکە آخر نابێت تۆ منە فێر کردووە ئەمە دەممە ئەمە وەزعمە چۆن ئێستا تۆ ئەچیتە ژێرباری ڕکێفی حیزبێک 27 ساڵە تۆ ئەمانە ئەم میلەتیان بە سیاسەتی تەجویع بەسی کردووە خۆی دابەژوو بەسەر کۆمەڵە حیزب یان آخر وەکو پێم وتی لێرە کاکە تۆ ئەگەر هەویەیەکی حیزبیت نەبێ لەی شوێنە ئیش ناڕوە معدل تۆ علامەتێکی استفهام و دەیان علامەتی سەرسوڕمانت لە بەردەمایە کاکە وەرە مؤسسەیەکی مەدەنی بکەرەوە وەرە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بکەرەوە
دەیان نوعشتت لێ داواکرێت ئەجا ناژێڵن ئەبێت تۆ خازعبی بۆ کۆمەڵی خەڵک لەگەڵیان نبیوە ئەجا چ جای لەسەر ئاستێکی لەسەر ئاستی ئەقلیما لەسەر ئاستی عێراقا قسە بکەین ئەجا خۆبا بینەوە سەر ئەو مەوزوعی ئەوەی کەوا ئەمە تەسلیم بوونە تۆ سێری مەلا مستەفای بارزان کە لە ساڵی لە نسخەی ساڵی 1975 زۆر ئازایانە و جەریئانە کەوتی شۆڕشتەوە بوو بە ئیتفاقی جەزائیر ئیعلانی کرد تەواوی کرد دەکا ئەمانش ئازا بن جەری بنواز بێنن کاکە نخبەیەک پێگەیشتووە تۆ عقلی سەوری شاخ بڕایەوە ئەگەر سەدام حسێن ئۆردوگاکانی دروست کرد 35 کیلۆمەتر سنوورەکانی هێنایە خوارەوە ئەم حیزبانی ئێمە بەداخەوە هاتن تەکمیلی ئەوەیان کرد شار ولادیان تێکەڵ کرد کەسافەی سوکانیان زیاد کرد زەراعە نەما سەناعە نەما معامل نەما سەیریکە حکومەتی عێراقی حەقی خۆیەتی کاکە مەتارداخە تەهریب بکرێت غەسیلی ئەموال کرێت مەوادێنێ مخەدەرات دەبا داعش دێت داعش دەڕوا تیارە دابەزێ ئەسلحەی پێیە یعنی چی تۆ لە وڵاتێکی اتحادیە ئەقلیمێکی چۆن ئەما بێ من ناڵم سین منە نازە ماکە بەڵام لە ڕێگەی مەتارەکانی تۆ ئەماکات یعنی تۆ وەرە هاوڵاتیەکی ئەچیتە مەتاری هەولێری یا سلێمانی خۆتە لە بەرچاوەکەوێ پێڵا حرمەتم بۆ جەنابل پێڵاوت پێداکەن گۆرەوی پێداکەن یعنی ئەمە چیە لە هیچ وڵاتێکی دنیای ئەمە نییە زۆر باشە زۆر باش ئێستا ئەم ڕێوشوێن و ئەو تەتەوڕاتانەی کە هەیە تا ئەمڕۆژ زۆرتر پەیوەندیان بە فڕۆکەخانەکانەوە هەیە زۆرتر پەیوەندیان بڵێن بە مەنافیزی حدودیەوە هەیە باوەڕت وایە ینی زیاتر پەرە بسەنێشتی تریش ئەسەنێت چونکە ئەزانی چۆن من یەم لە کولکول یەم لە کوجز ئەوە قاعدەیەکی قانونیە ئێستا عێراق سوڵتەی اتحادی هەیە ئێمە مڵکی ئەوانین جزئێکی لەوان من حەزمە کرد لەو اتفاقی کە دوێنێ و پێرێ وەفدێکی کوردی بە وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان و وەزیری ناوخۆی عێراق کە کردویانە حەزمە کرد ئەو وەفدەی کە ئەوەی کردووە سەرنجی بینەران ڕاکێشم بۆ خاڵی شەشەمی کە بەداخەوە بەسەریانە تێپەڕێەوە باز لە مەجلیسی ئەمنی وەتەنیەکە سەری کە کاک شۆڕش کارە ساتێ تێکەوتی مەجلیسی ئەمنی وەتەنی لە چێ پێگاتووە لە فالح فەیاس پێگاتووە چێم بەڕێزە ئەمە حزبی دەعوایە ئێستا مؤسسی حرەکەی عەتایە ڕئیسی هەیئەی حەشدی شەعبیە مەجلیسە ئیشی چی دەبێت دروست ئەمە کاکە هەشت خاڵی هەیە لە ژێر سەیری کە سوڵتەی ئەمریکانی سوڵتەی ئێتیلاف کە بریمەر دەری کردووە بە ژمارە 68 ساڵی 2004 لە عێراقا هیچ ئەمریکی ئێتیلاف نەماوە سوڵتەی ئێتیلاف نەماوە بەڵام بۆ ئەم مەجلیسی وەتەنی عێراقیە هاتووە ئەمە لەسەر کوردستان جێبەجێیەکە یەک وەفدی مفاوز نەیزانیوە بڵێ ئەم خاڵە بۆ ئەمەتان داناوە جا بە باسی ئەو پێنج کەسە بکەین یەکەمیان فالح فەیازە کە مستەشاری دەیان یەنی بگرد و کابرایەکی شیعەیە و حزبی دەعوایە دووەمیان بە ڕیاسەتی عەبادی خۆیەتی حزبی دەعوایە و ئەوە تحالفی نەسری هەیە سێمیان قاسم عەرەجیە کە کوتلەی بەدرە وەزیری ناوخۆیە چوارەمیان عرفان حەیالیە وەزیری دیفاعە کە لە سونەکانە کابرایەکی عەسکەریە لە زمانی بەعسەوەیە ناوێتی بووە پێنجەمیان وەزیری مالیەیە کە ئێمە وەزیری مالیە کوردەتیایە نییە ئێستا عەبادی بە نوێنەرایەتی خۆی تەخویلە وەزیری مالیە ئەیبا بڕێەوە ئەمانیان بەسەر تێپەڕیوە هەر سەلاحیەتیانەیە ئەمانە حتى لە سەلاحەتە دیارەکانی بۆیان هەیە ئەحکامی عورفی و حاڵەتی طارئە لە دەرەوەی پەرلەمانیش لە دەرەوەی پەرلەمان بۆیان هەیە ئیعلانی کەن بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان هەشتەمیان ئەڵێ لوجنەیەکی سیاسی خاصە بە ئەمنی ئیتحادی و سەلامەتی بۆ ئەو مەشروعات و تەشریعاتانی دەرەکرێ بۆی هەیە ئەحکامی عورفی دەرکات کوردیش ئیمزای ئەمەی کردووە ئیمزای کردووە ئەمە کارەساتە نەک فڕۆکەخانی سلێمانی و لێرم بۆ بکەیتەوانێ و بە ئینجازی بزانی ئەی بۆ ئەوتان بەسەرا تێپەڕیوە زۆر باشە زۆر باشە بابچین لەسەر تەوەرەیشتر قسە بکەین بە ڕووی پرسیارم لە کاگە ئیبراهیم کەمەوە کاگە ئیبراهیم دەگوترێ بەڕێز بارزانی کاگە مەسعود بارزانی نیگەرانە لەم پەرستەندانەی کە لەم چەند ڕۆژەدا لە شەوی ڕێککەوتن لە شەوی تەفاهم لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان هاتوونەتە پێشەوە ئەمە ئەگەر ڕاست بێ بارزانی نیگەرانی هەبێت ئەمە چ ڕەنگ دانوێشی دەبێت لەسەر ئایندەی عملی سیاسی نێوان بەغدا و هەولێر پێشسوات دەسەڵاتی درا بە سەرۆک وەزیران کە نێچیروانە و نێچیروان بارزانیش زاواشێتی و کوڕی براشێتی
بەڵام بە هیچ جۆرە ئەو لەگەڵ ئەمە خۆشحاڵ نەبوو ئەم دەسەڵاتانەی کە لێوەرگیراونەوە دراوە بە ئەو پێی وایە ئەو بەلای بارزانیەوە پێی وایە کە لەسەر دەستی نێچیروان بارزانی کۆمەڵێک تەنازولی زۆر گەورەکراون بەڵام ئەوە بە هیچ جۆرێک ڕاست نییە کە نێچیروان بارزانی ئەمانەی کردبن ئەوەی کە وای کرد کە ئەم تەنازولە گەورانە بکرێن و وای کرد کە دۆخی هەرێم بەوە بگە خودی مەسعود بارزانی خۆیەتی ئەوە کاک مەسعود بوو وای کرد کە هەرێمی کوردستان بگاتەوە ئەم دۆخەی کە 100 کورد بێتەوە دوای وەکو کاک بێسوون دەڵێت تازە بە تازە دەبێ مەمنون بین ئاڵای عراقی لە هەرێم لە پایتەختەکەی خۆمان لە فڕۆکەخانەکە هەبێن نییە بۆیە ئەمە کاک مەسعود لێ بەرپرسیارە نەک نێچیروان بارزانی بەڵام کە نیگەرانە لەبەرەوە نیگەرانە کە پێی وایە خۆی لە مەعادەلەکە دانیە و من پێم وایە ئەو تویتەی ئەو کە لە تویتەر بڵاوی کردبەوە من سەیری تویتەکە چەند جارێک خوێندمەوە هەم بە ئینگلیزی و هەم بە کوردی ئەمە بەس تەنها جۆرێک بوو لە ئەو تعبیەی کە بۆ خۆی پێویستە خۆی پێ بێنێتەوە نێو مەعادەلەکان هەم لە کوردستان بڵێ من قسەم هەبوو فەرمەوە تا ڕێی منە هەم لە ئاسی نێو دەوڵەتی چونکە دەڵێ بە بیری هەمووتان دێنمەوە کە نابێت کێشەی کورد لە مەسەلەی فڕۆکەخانە و ئەمانەدا کورد بکرێتەوە یخۆ ئەوانی دەزانن کێشەی کورد هەرتەنها فڕۆکەخانە نییە کێشەی سەرەکی ئێمە خاکە کێشەی سەرەکی ئێمە مەسەلەی سنوورە کێشەی سەرەکی ئێمە ئەو هەموو ئیشکالێن کە لەسەر لە سلکی دیبلۆماسی و لە سلکەکانی تر لە عراقدا هەمانە بۆیە ئەمە با بڵێن بارزانی بۆ مەبەستە دێ تەنها پەیامێکە و کردوویەتی زۆر کاگی برایم من پرسیارشتی لە بەڕێز بکەم کاگی برایم تۆ لەو باوەڕەدایی تۆ پێت وایە ئەوەی کە ڕووی داوە ئەوەی کە ڕووی داوە لە تەفاهم و لەو ڕێکەوتنانەی کە لەم چەند ڕۆژەدا ئێمە بە شێوی ئاشکرا دەیان بینین لە دەرەوەی زانیاری و ئاگال لێبوونی کاک مەسعود بارزانیدا ڕوویدا بێت عفوا پرسیارەکەت نەگەی دەنگت قەتع بوو تۆ پێت وایە ئەو ڕێککەوتنانەی کە لە نێوان هەولێر و بەغدا ڕوویان داوە پێت وایە لە دەرەوەی زانیاری و ئاگال لێبوونی کاک مەسعودەوە ببێت نه ئەگەر سیر بکەی کاک شۆڕش سیر بکە مەسعود بارزانی کە نمایندەی باوکی دەکات لە مەعادەلە سیاسیەکاندا تقریبا با بڵێن لە ناوەڕاستی مانگی دوی ڕابردووە زۆرتر هاتوۆ سەر شانۆی نێودەوڵەتی و بینیمان لە داپۆزیش و بینیمان لای ئەمریکیەکانیش ئەمە پێشووتر تەنها کاتێکە قوبات تاڵەبانی و نێچیروان بارزانی جەولاتی دیبلۆماسیان دەکرد دکتۆر فواد حوسێن مشارەکەی دەکرد وەکو ڕەمزێکی باڵێن ئەو سەرۆکاتی هەرێمەی کە مەسعود بارزانی سەرۆکاتی کردبوو بەڵام کاتێک کە مەسرور دەردەکەوێتەوە نیشانەی ئەوەیە کە ئەو ئاگای لە هەموو شتەکانە لە جاران زیاتر و کاریگەرتر چونکە با بڵێن ئەو ئیکتیفا ناکا بەوەی کە دکتۆر فواد حوسێن هاوبەش و مشارەکەی ئەو وەفدانە بێ کە بە نوێنەراتی هەرێم کاک نێچیروان و کاک قوبات بۆ دەرەوە ئەنجامیان دەدەن بۆیە کە ئەمە نیشانەیەکی زۆر ڕاشکاوانەیە کە بارزانی ئاگای لە هەموو شتەکانە ئاگای لە هەموو ئەوانەیە کە تەنانەت باسی لەوەش دەکرێت کە بارزانی هەر سەرۆکی سێبەرە چکە ئەو نێچیروان دەتوانێت بەبێ مامی خۆی هیچ شتێک بکاوە نە قوبات تاڵەبانیش قووەتی هەیە و نەیەکێتیش حتەنان حیزبەکەی قوبات تاڵەبانیش قووەتی هەیە بتوانێت بەبێ بارزانی لە هەولێر شتێک بکات بارزانی ئاگای لە کۆی شتەکانە زۆر باشە ئەگەر بە زۆر باشە زۆر باشە کاگە بێسون ئەگەر بارزانی وهایدا بنێ کە نیگەران بێ و ناڕازیش بێ لەوەی کە ڕوویداوە بەجددی شتێک ماوەتەوە تا بارزانی بتوانێت بیکە لە ئێستادا بە تایبەتی ینی خودی ئەمریکەکانیش 2000 هاتوونەتە سەرخەت و بە جۆرە لە جۆرەکان خۆشحاڵی خۆیان نیشان داوە بەوەی کە ڕووداوە لە نێوان هەولێر و بەغدا تەفاهم و لەو ڕێکەوتنانە ئاجا من باسی ئەوم کردوتم تەواوت دەبێ ینی هەم حیزبە شیعیەکان هەم سونیەکان هەم کورد ئەبێ ئیمان بەوە بێنن زەمەنی ئەمان تەواو بووە مەگە سەیری تویتەکەی بارزانی بکەی هەز ناکە ینی خیتابی ئەم بەڕێزە زۆر گۆڕانی بەسەردات مناوەرەیە یعنی تۆ جەسن نەبزی مەسەن بەرامبەرەکانیەتی وەکو پێم وتی سامە بەرەوەڵ بژاردنە ڕۆین بەرەو کۆکردنەوەی دەنگە ڕۆین حەقی حیزبەکان حەقی خۆیانە ئەوە بکەن داکەوچی بکات شۆڕژ کارەساتەکە لەوان نییە ئێمە چیەکەین و چی ناکەین کارەساتەکە لەوای ئێمە استراتیجەتێکمان نییە دەیان جار من لەگەڵ جەنابتا لە زۆر شوێنی تر ئەمەمان تیکرار کردوێتەوە کاکە ئێوە تۆزێ لەوە وا بڕوان کە بۆردێکی سیاسی دروستکەن کە تۆ باسی بۆر دەکەی ئەوە چ جارێ
لە فواد حسێنەوە بۆمێنێتەوە با بە آخر خۆ فواد حسێن بوو بەچی يعني بۆ نمونە يعني تۆ ئەم وەجانە دایمە ئەینتەوە دوان لەم حیزب بوو دوان لەو حیزب بوو ئەمە بۆرد با بە بۆرد ئەمە نییە کێشەی ئێمە کێشەی تەشریعە تۆ سێریکە ئەمانە لەسەر کەم ئیژەکەن لەسەر نەوع ئیژ ناکەن يعني 27 ساڵە لێرە پێنج چوار خولی پەرلەمان بووە لەسەر کەم ئیشیان کردووە يعني ئێستا تازە حیزبی کوردی گەیشتۆ بەوە ئیش لەسەر سەردانی ڕێز و احترامە عەشرەت و خێزان و بەسەرکردنەوە و عورفی عەشایری و ئەمانە تۆ تازە بۆ ئەمە ئەگەڕێیتەوانێ تازە بۆ مەکتەبی کۆمەڵایەتی ئەگەڕێیتەوە زۆر باشە کاکی لە کاتێکە بستون ناکری ئێمە سوود لە نیگەرانی و لە ناڕەزایەتەکانی بارزانی وەربگرین ئەگەر لە ناو قەوسێکدا نیگەرانی و ناڕەزایەتەکانی بارزانی بە مناوەرەش بین ئەم نیگەرانی و ئەو مناوەرەی بارزانی وەکو پەیامێک لە بەرامبەری عەبادی و بەغداییەکان بەکاربێنین بەوەی کە ئەگەر ڕێزمان نەگرن لانی کەم لە چوارچێوەی دەستور ئەوە ئێمە پیاوێکمان هێناوی بارزانیە لە هەر ئان و ساتێکدا بێت دەشێ هەموو شتێک تێک بدایانی ئەم پیاوە وەکو دەوترە زۆر شارەزار لە تێکدا خۆ تهدیم ئاسانە یعنی هەموو کەسێتوانی ئەو ئێستا تۆ لە ماڵی خۆشتا دانیشی بە چوار دێڕەتوانی بە 24 سەعات هەموو خەڵک مەشغوڵ کەیت باشتە کە ژەواڵەکە جوان نەبێ بەڵام من وەکو وتم استراتی شتێکە ئەکاکە عەبادی شتێکە عەبادی ئەڕوا عەمەریەتە شوێنی عێراق دەوڵەتە سیستماتیکە 1300 قانونی هەیە 5-6 کەڕە 7 کەڕە تەشریعی دەستوری موقەتی گۆڕیوە دەستور گۆڕاوە لە ساڵی لە 21ەوە کە دروست بووە تا ئاخرین 6 کەڕە 7 کەڕە دەستوری گۆڕە چەند حقوقبەیەشی بڕیوە مەلەکێتی بڕیوە حکوومەتەکانی بڕیوە ئەنواع وەشکاڵیان تاقی کردوتەوانێ ئێمە کێشەی ئێمە کاکە شۆڕژیان ئێمە هێشتا زۆر لۆکاڵی بیرەکەینەوە یعنی مشکلەی حیزبی کوردی ئەوەیە سەرکردەی کوردی ئەوەیە زۆر لۆکاڵیە یعنی تۆ سێریکە ئەو دەرفەتەی لە بەردەمی بۆ نمونە ئێستا ئەم حیزبەکان هەموو گلەیەوەکەن هەڵم بە پارتی بە 30 کورسیەوە کوردستانە با بەڕێوە یەکاکە تۆ جوزێکی لە عەمەلیەکە بەسیترین نمونە بۆ بێنەوە هەر 2 هەفتە لەمەوە پێش یاسای چاکسازی لە موچەوە ماکرا هەر هەمویان دەنگیان پێیاخۆ باشە باشە تۆ وەرە دەرەوە با ئەو 30 کورسەکەی باتەوە ئەوە نەیەنە کەواتە تۆ مشارکی لە عەمەلیەکەیە تۆش بەرکەوتە گلەیشت نییە لە پارتی هەرتی سیاسەتی خۆی دەکات سیاسەتی خۆیەکە ئەو حەقی خۆیەتی سیاست تۆش سیاست بکە تۆش بڕۆ بەڵام ئەوان یەکشتی تریش زۆر خۆشن ئەم برادەرانە باز لە تەخوینەکەن من تێناگەم مەفهومی تەخوین چییە ئەگەر یەکڕزی ماڵی کورد ئەو ئیجماع بێ کە ئێوە لە جەبهەی ئیسلاح باستان کرد ئەوانەی کە چوونە دەرەوە چوونە جەبهەی ئیسلاحەوە خائینن ئەی ئەمەی ئەمڕۆ ناوەنێن چی خۆیستا هەموو کورد لەگەڵ بەغایە کاتە هەمومان خاینین بە مەفهومی مخالفی ئەوەی کە بەیانیان دەرکرد و فراکسیۆنەکان کە نوێنەری حیزبەکە دۆخەکە کەواتە دۆخەکە گۆڕاوە ئەبێ ئێمەش بگۆڕین من ئیمانم بە حیزبێگە بووە ئێستا باشترێتە پێشەوە ناکرێ تۆ دەستەوەسان بۆستی تا ئەم قیادانە بڵێ وڵا کاکە با بزانین قیادەی سیاسی کورد چیاڵێ قیادەی سیاسی کورد لەمە زیاتری پێنیە ئاخرەکەی ڕیفراندۆم بووە ئاخرەکەی 16 ئۆکتۆبەر بووە کاکە بەدیلت چیە بۆ ئەمە خەڵک لەم سیاسەتی تەجویعە توخوا عیب نییە پاش 27 ساڵ چاوەڕێی ئەوە بین ئەرەوڵام موچەکە هات 2000 دادیانە هات 108 تریلیۆن دلار هاتووەتە ئەم وڵاتەوە سەنغافورە جزئێک بوو لە مالیزیا سەعات هەشت دەریان کردن لە پەرلەمانی مالیزیا سعیان ئیعلانیان کرد سەنغافورە ئێستا لە حوتەمین وڵاتەکەی اقتصادە لە دنیاە یعنی ئێمە بەم کەرکووکمانەیە لە ساچلی نەوتی احتیاطی عالەمی تایە معقولە و بەم شێوەیە بژیت زۆر چاکە ئەوەی ڕوویدا لەم ڕۆژانە دەشێ ناوی بەرین بە یەکێشی تر لە ئەنجامەکانی ڕێفراندۆم وەکو شکست دەشێوە هەناوی بەرین کاک بێستن ئەزانی چۆن خۆی پرۆسەکە مکەمەلە دەسەڵات خراپ بەکارهاتووە دەوڵەتداری نەکراوە ئیدارەدان نەکراوە نەزانراوە استراتیج نەبووە ئێمە دام و دەستگامانەیە بە هەیکەل بەڵام خەڵکمان نییە بۆ شوێنەکان تۆ سێری کە کارەسات کاکە بۆچی تەکمیلەیە هەمووی یەک بە دوای یەکە ئەم شتانەیەت تەئەزومی کردووە قەیران بووە وردە قەیرانەکان تەئەزومی کردووە تەقیوەتەوانێ ئێستا ئەم زریانەکە هاتووە پێیان ناژیرێتەوە مۆزوعەکە زۆر لەوە گەورەترە کە ئەقلیمی کوردستانە مەسەلەکە عێراقە
ئەو شەڕی کاکە بیرت نەچێت ئێستا رووسیا هەیە ئێرانە تورکیایە ئەمریکایە بەریتانیایە شەڕی نەوت و غازە سەر لە نوێدا شەڕی داعشی نەماوە تاوەکو ئێمەیان جەنگاوەری ئازە هەر پێرێشەوە 25 وڵاتی قوربەسەر لە ڕێگای کەرکووک بەغایە 15یان لێ سووتان و دەشیان بردون بێستە داعش شتێکە چۆن قاعدەیان دروست کرد چۆن نەسڕیان دروست کرد چۆن ئەمە سبێنێ دوای لەوانێ دوای داعشتێکی تر بێ خۆیان چۆنیان بێواکەن گرنگ بەرژەوەندیەکانە ئەو بەرژەوەندیەکە ئەمانەیانوێ ئەو نەوتەپاکەی کە لێرە هەیە بە کەمترین تێچوو دەستیانەکەوێ کاکە 20 شەریکاتی عالەمی کە نزیکە 15 تا بۆ 18 ئەمریکیە نوتی تۆ ئەبا چۆن وازیان لێ لەم وەزعەیە ئیتیفاقی ئیطاری استراتیژی لەگەڵ عێراقە لە 2011 مالکی و شێرزێباری ئیمزایان کردو لەگەڵ ئەمریکیەکانە یعنی خۆ هاتنی ئەمریکا بۆ ئێرە و هاتنی ئێران ئێستا هەموو قاسمی سلێمانی ئێزانین هەموو ئەو وەزعانێک ئێستا بۆ 12 ئامادەکراوە چ شیعە چ سونە چ کورد ئەوەی با بڕێەوە زۆرشیان شاردۆتەوەوانی زۆر باشە کاگە ئیبراهیم دەگوترێ ئەگەر لە ئێستادا تەحجیمکردنێکی کوردیش هەبێ لە ڕێگەی لێسەنەوەی سیادە لە کورد لە ئاسمان لە فڕۆکەخانەکانی لە خاڵە سەر سنووریەکان لە ڕاستیدا و کوردیش هەڵبەت خۆ دەزانین ڕازی بووە لەسەر ئەمانە لە ڕاستیدا ئەمە لە ئێستادا دەرچوونی کووردە بە کەمترین زیانێک ئەمە ئەگەر ئەوە لە بەرچاو بگرین هەر لە بنەڕەتدا بە تایبەتیش لە دوای ڕێفراندۆم و لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کوردە ڕوبڕووی پلانێکی گەورەی ئیقلیمی بۆتەوە کەواتە ئەمە کە ئێستا کوردێکە حکمت نییە ئەو قسانە بۆ ئەو کاتە ڕازبوون کە لە ڕۆژی 23 سپتەمبەر 2 ڕۆژ پێش ئەنجامدانی ڕەفراندۆمەکە ڕەکستلەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا نامەیەکی بۆ کاک مەسعود ناردوو لە 2 جێگا بە سەرۆک ناوی دێنێ ئەگەر ئەو کاتە بە پیر نامەکەی تررسن چوبانایە و ڕازیبانە لەماوەی 1 ساڵدا بەو مەرجەی کە ئەمریکەکان دایان نابوو گفتوگۆ بەسەر پێی خۆی مەرزدار کرابایە و مەسەلەی پێشمەرگە و مەسەلەی بودجە و مەسەلە ئیستحقاقاتی کورد لە دیبلۆماسیەت و لە اقتصاد و لە ئەمن و لە هەموو ئەوانە لە بەرچاو گیرا بوو زەمانەتی ئەوە کرابوو کە کورد هاوبەشی ڕاستەقینە بێت لە حکومەتی عێراق تەنها باسی ئەوە کرابوو کە کۆنفیدرالی و تەنانەت باسی سربەخۆی باسی ئەوە کرابوو کە ئەنجومەنی ئاسایش بێتە ناو ئیشەکە باسی ئەوە کرابوو کە UN ببێتە گرنتی باسی هەموو ئەوانە کرابوو ئەگەر ئەم ڕۆژە کورد یان بڵین کاک مەسعود یان پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵیشیدا ئەو بەشەی یەکێتیکە لەگەڵی بوو بە پیر ئەمەوە چوبانایە دواتر هەشتێک ڕوویدابایە ڕەنگە گوتبامانە ئێمە ئەوە پلانێکە و کورد ڕوبەڕووی بێتەوە بەڵام کە تۆ خۆت حساب بۆ ئیرادە هیچ کەسێک ناکەی ئامادەنی وەفدە و مفاوەزەکانی وڵاتە گەورەکان ببینی ڕێسێک بە هەرێمی کوردستان دەکەیت تەنها لەبەرەوەی کە لە نامەکەی ترسندا 4 ساڵ بۆ کاک مەسعود دیاری نەکرابوو کە ببێتەوە بەسەرەوە خۆدەنا هەموو شتێکی تێدا بوو نامەکە زۆر گشتگیر بوو 4 خاڵی زۆر منەظەمی تێدا بوو گەل لە پێشتریش کۆمەڵک دەستەبەریشتی تێدا بوو بەڵام لەبەرەوەی 4 ساڵی تێدا نەبوو خۆی سەرۆک بێت ئەو ڕزکان بە هەرێمی کوردستان کرد و ئێستا دانێوای وێنا بکەن کە بڵێن کاکەدا خۆوە ئێمە لە ڕووی ئیقلیمی و لە ڕووینەوە دەوڵەتیەوە فێڵمان لێکراوە پشتمان شکێنراوە فڕێدراوینە دەرەوەی ساحەکە لە ڕاستیدا ئەمە وانە لە ڕاستیدا ئەوەی کە ڕوویداوە بەرەنجامی ئەوەیە کە ئەمە خۆیان لە دوای هەل لە دوای ئەنجامدانی ڕپرۆسی ڕفراندۆم ئێمە لە بەڵام کاگی ئیبراهیم لە ئێستادا وەکو دەگوترێت درەنگەیشتن لە هەر نەگەیشتن باشترە لە ئێستاشدا کوردە لەوە تێبگا یعنی چی دەگوزارێ هەر باشترین لەوەی کە بە عینادی سیاست بکاتچیدی ئەمە ئەگەر مەسەلەکە پەیوەست بێ بەوەی کە بەرژەوەندی خەڵک لە بەتاوگیرێ بەڵام ئێمە دەزانین ئەمنیەتەکە ئەوە نییە بە دەلیلی ئەوەی کە ئێمە تا ئەم ساتە وەختە حکومەتی هەرێمتان جگە لەو داهاتە ناوخۆی کە هەیەی چەندین ئامار هەیە کە باس لەوە دەکەن کە خۆیان دەڵێن 250 حکومەتی عەبادی دەڵێن 300 ئاماری تر دەڵێن 350 تا 700,000 بەرمیل دەفرۆشێ لە ڕۆژێکدا ئەم پارە سەرف ناکرێتەوە بۆ خەڵک و ئەمدا هەموو داهاتە زۆرە خەیاڵەیەکی ئێستا باج و ڕسومات و کرێکارەبا و هەموو شتێکیانەوەندە زیاد کردووە کە هەر هاوڵاتیەک ڕوو لە هەر
فەرمانگەیەکی حکوومەت هێرشمیستان کە بە 1000 دلار ناگەڕێتەوە بۆیە هەموو ئەوانە کە لە خزمەتی خەڵک بەکار ناهێنرێتەوە هەموو ئەوانە وەکو زۆر باشە چەند کەسێک دەڕوات زۆر باشێک دەڕوات زۆر باشە دەبێت گومانت هەبێ عفم دەکەیت دەبێت گومانت هەبێ لەوەی کە ئەمان شتێک دەکەن لە بەرژەوەندی خەڵکو بۆ ئەوە دەکەن کە کوردانە بڕێ لە زۆر باشە زۆر باشە زۆر باشە دوا پرسیار بە تۆ ئەوەی کە ڕووی داوە لە نێوان هەولێر و بەغدا لەسەر ئاستی ناوە خۆ ڕنگدانەوەی چی دەبێت خۆ دەزانی ئێمە چ لە ڕووی بەتایبەتی لە ڕووی سیاسی و لە چ دۆخێشی ڕەشا و دۆخشی شپرزەدا دەشین وڵی ئەگەر خەڵک چاوەڕێی چاکسازیە لەم حیزبانە من ئیمانم بە چاکسازی نەماوە و ناشتوانن بیکەن چونکە لە چاکسازی تێپەڕیوە هەر عیبیشە باسی چاکسازی بکەین لەگەڵ هەموویە کاکە با باسی ڕیفراندۆم بکەین یەک حیزبی کوردین پێ بڵێ لە قیادەکەی و بەڵی نەکردوێ 30 ثانیە ماوە فەر بوو دێ من هیوادارم چۆن ئەمان شیعەکان سونەکان لە 2015 بیر لەواکەنەوە دەستوری هەمیشەی عێراق بگۆڕن بۆی کە خۆیان نوێ خۆزیە ئەوانەی ئێمەش بیریان لەو کردایەتەوە لە 2015ەوە ئەوانیش مانیفێستێکی ئەویانە بواە بۆ مافەکانی خۆمان بۆی بتوانین لە بەغایە لە دەوڵەتیشی زۆر باشە زۆر سپاسانەکەم زۆر بەڕێز پارێزەر کاگەی بێسوور حەمەد ساڵح زۆر سپاس دەکەم زۆر بەڕێزم هەروەها زۆر بەڕێز کاگەی ئیبراهیم عەباس ڕۆژنامەنووس کە لە هەولێری پایتەختەوە لەگەڵم بووی زۆر سپاس تۆشەکەم زۆر بەڕێزم سپاس بۆ ژبینەرانی بەڕێز سپاسانەکەم